بۆ چوونێک دروست بووە ڕەنگە لە پڕ دۆناڵد ترامپ شەڕەکە ڕابگرێت بەڵام لەولاوە بۆ چوونی تر هەیە دەڵێن ئەمە ڕەنگە تاکتیکێک بێت لەلایەن دۆناڵد ترامپەوە و بۆ خافڵکردنی ئێران بێت ئەمە ڕێی تێدەچێت؟ بەڵێ تۆ ناتوانانی باوەڕ بە ترامپ بکەی ینی سقەی پێ بکەی ترامپ بەیانی قسەیەکەکە دوای وەڕۆ قسەیەترە کاتنەی گۆڕێ ینی ساحەبی یەک قەرارێکە نییە. ئێران لەم حاڵاتەیە تەجروبەی وەرگرت ینی لە شەڕی 12 ڕۆژە پار لە مانگی شەشە تۆ حیساب بکە لە کاتی مفاوەزات بوو لێ هەندە ینی ئامادە نەبوو و لەمەشە هەر عینی لە کاتی مفاوەزات بوو لێیاندا بۆی هەیە ترامپ خۆی بچێشێتەوە لەم شەڕێ ئەگەر زارێکی تەواوی کردی بێتن و بڵێ سەرکەوتنم بەدەستێنەوە کۆی باسم کرد و شەڕ ڕابگرێ بەڵام لە هەمان کاتشە سقەی پێ ناکرێتن ڕنگ بێ پلانێتری هەبێتن و ئاینی مفاوەزاکت لەگەڵا بکە هێمنی بکاتەوە لە ناکاوە دەست بووە شوێنێ زۆر بە توندیش ئەمجاریش ینی هەردوو ئەگەرەکە هەردوو احتیمالەکە هەیە بەڵێ هەردوو ئەگەرەکە هەیە بەڵێ